لە ڕاستیدا ئێرە زیاتر لەوەی کە بین کارە باشەکانی خۆمان بڵین یا ڕخنەی لایەنێکی تر بکەین، پێویستە زەمینە دروست بکەین بۆ وەڵامدانەوەی زەرورەتێک و کە پێش هاتووە. ئەوەندە ئەیستا من دەتوانم زۆر شتی باشی خۆمان بڵم، زۆر کەماسی خۆشمان بڵم، و زۆر کەسیش دەتوانێت زۆر کەماسی ئێمە بڵێ. ئەساسەن ئێمە بۆ کۆمەلگایەکی دەرەوەی خۆمان قسە ناکەین. ئەو دۆستانی کە گوێمان بۆ دەگرن هەموو لایەنە کوردیەکان دەناسن تا ئاستێک کە چیان کردووە، کەماسیان چی بووە. لەبەرەوە منیش زیاتر هەوڵ دەدەم لەسەر زەرورەتەکە قسە بکەم. فقط بۆ ناوەندی هاوکاری کە باس هات، ئێمە وەک پەژاک هیچ کات داوا لە ئێمە نەکراوە کە ئێمە بچینە ناو ناوەندی هاوکاری یا بکرێ ڕۆژەفمان. ڕاستی نەبووتە ڕۆژەفی ئێمەش، ینی ئێمەش هەوڵدانێکی ئەوە بێتە ڕۆژەفمان و هەوڵ و تەقالا بدەین، بەڵکو قەناعەتێک دروست بکەین بۆ ناوەندی هاوکاری ئێمەش بچین تێدا جێگە بگرین. لەلایەنی ئێمەشەوە ڕۆژەفێکی زۆر سەرەکە نەبووە. فقط یەکگرتنی ئەحزابی کوردی و لە هەمان کاتیدا یەکگرتنی کۆمەلگەی کوردی ڕۆژەفی ئێمە بووە. لۆ چوارچێوەشدا تەک لەگەڵ ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەحزابێک و لە ناوەندی هاوکاریشدا هەبووە. بەرحاڵ پەیوەندی هەبووە، ینی پەیوەندیەکی جار ناجار گەرم و گوڕ، جار ناجاریش بەڵکو بە پێویست گەرم و گوڕ نەبوو بێ، هەمیشە هەبووە. ئەین لۆ چوارچێوەدا دەمەوێ بڵم کە مەسەلەن وان نییە کە هەموو چێت بەستراوە ئیستا ئێمە ئەو بەستەڵەکانە بکەینەوە. ئیستا باسی زەرورەتێک دەکەین کە پێش هاتووە، و هەموو ڕخنەکان و پرسەکانیش نەتیجەی نگرانیەکە کە ئەگەر ئێمە بەڕاستی وەڵامی ئەو زەرورەتە نەدەینەوە کە یەکگرتنە بۆ وەڵامدانەوەی ئەم قۆناغە، دەتوانێت دەرفەتەکە بسووتێ، دەتوانێت نەتوانین ڕۆڵی تاریخی خۆمان بگێڕین. بە نەزەری من ئەو نگرانیانە، ئەو زەرورەتە دەبێت خروجیەکەی ببێتە میکانیزمێک بۆ ئەوەی کە جوابی ئەو زەرورەتە بدرێتەوە. من لە بەحسەکەی پێشومدا بەحسم کرد، بە نەزەری من تەنیا کوالسیۆنی حزبەکان کەفایەت ناکە. پێویستە لە کۆنفرانسێکدا کە بەشداربوونی حزبەکانی شەبێ، بەشداربوونی نەهادهای مەدەنی شەبێ، بەشداربوونی کەسانی دڵسۆزی مستەقلیش، و پێویستە ئەو دروست ببێ، ینی فەزایەکی ئاوا دروست ببێ، و لەو فەزایەدا پێویستە هەندی میکانیزم بخڵقێندرێ. مەسەڵەن میکانیزمێک کە بۆ بڕیارگرتن لەسەر چارەنووسی گەلی کورد، ئەم بڕیارگرتن دەبێت مەشروعیەتێکی کۆمەڵایەتی نەتەوەییشی هەبێ. ئەوان نەبێ کە هندێک حزب یا هندێک لایەن تەنیا بینە لە یەک و بۆ خۆیان ئامرانە بیانەوێ ئەو شتێک کە خۆیان دەفکرن تەحمیلی بکەن. ینی قۆناغێک و ئێمە تێداینە و شۆڕەشی ژنجیان ئازادی بەڕاستی ئەو ناوەندگەرایە قبول ناکە. من ناوەندم و بە قۆڵی گوتنی دەبێت هەرکەس لەگەڵ من خۆی تەطبیق بدە. ئەگەر تەطبیق نەدا ئەو کاتە دەکەوێتە دەرەوەی باز نەکە. ئەگەر قرار بێت ناوەندێکی ژەبێ، ناوەند گەلە، ناوەند کۆمەلگایە، ناوەند داخوازی گەل و کۆمەلگایە، ینی دەبێت ناوەندی هەموو حزبەکان ئەوە بێ. بەڕاستی بێگومان لەو کۆنفرانسەدا کە ئەگەر ببەسترێ، مرۆڤ دەتوانێت مەجلسێکی دروست بکە، مەجلسێکی خاوەن مەشروعیەت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. ئیسا مەبەستم تەنیا ناوەکە نییە، میکانیزمێک دروست ببێ، ئیستا ناوی مەجلس بێ، ناوی شۆرا بێ، ناوی هەر شتێک ببێ. ینی ئەم میکانیزمە هەبێ کە بتوانێ خێرا لە چوارچێوەی بەرژەوەندی کۆمەڵایەتی و بەرژەوەندی نەتەوایەتیدا بڕیار بگرێ. بێگومان پێویستە میکانیزمێکی ئیجرایی هەبێ بۆ ئیجراییکردنی ئەو بڕیارانە، و ئەم میکانیزمە ئیجراییە پێویستە میکانیزمێکی وشک نەبێ، پێویستە میکانیزمێک بێ کە بگەڕێتەوە بۆ ڕای خەڵک. پێویستە لە ئینسانە پسپۆڕ و تواناکانی کوردستان کەڵک وەربگرێ، کۆمیتەهای ڕاوێژکاری و مەشوەرەتی دروست بکە، و لە هەمان کاتیشدا پێویستیمان بە هێزێکی یەکگرتووی نیشتمانی هەیە. بەڕاستی دەبێت لەو کۆنفرانسانەدا بڕیارێکی ئاوا دەربکەوێ. ینی ئێمە کێشەمان زیاتر لە پۆلۆرالیسمی سیاسی، پرش و بەڵاوی سەربازیە، هەم بۆ قۆناغی ئیستا کە ناتوانین پێکەوە بڕیار بدەین، هەم ئەگەر سبێنی ڕەوشێک بێتە ئاراوە، ئەگەر ئێمە لە بواری سەربازی، لە بواری نظامیدا تەدبیرمان نەگرت بێ، دەتوانێت ئەو زۆر شت بقۆمێکە
نەخوازراوە بێ دەتوانێت ببێتە سەبەبی سووتانی دەرفەتەکان دەبێت لەسەر ئەمانە قسە بکەین بێگومان لەو کۆنفرانسانەیدا کە درۆست دەبێ بۆ یەکگرتن مرۆڤ دەتوانێت بەحسی میدیای هاوبەشیش بکە مرۆڤ دەتوانێت ئاستی حزبەکانیش دیاری بکە بەشداربوونی کۆمەلگا دیاری بکە بەشداربوونی سازیە مەدەنیەکان دیاریکە ئەوانە هەموو دەبێت لەوێدا گفتوگوی لەسەر بکرێ پرەنسیبەکانی استراتژی نەتەوەیی و کۆمەڵایەتی دیاری بکرێت لەو میکانیزمانەدا کە هەر کەس ڕاحەت لیان عدول نەکە دەربازیان نەکە هەر کەس مەجبور ببێ کە پابند بێت چه وەک حزبەکان چه وەک نهادهای مەدەنی و کۆمەڵایەتی لە کۆنفرانسدا دەتوانێت بڕیاری شەڕیش بگیردرێ دەتوانێت بڕیاری چالاکی جۆرا و جۆریش بگیردرێ دەتوانێت زۆر بڕیار بگیردرێ بێگومان بەگەڕانەوە بە ڕای گشتی من ویستم لە ئیدامەی بەحسەکەی بەرێمدا ئەم شتانە بڵم کە ئەمە زەرورەتێکە پێویستە لەسەر ئەو زەرورەتە قسە بکەین و پێویستە ئەم گفتوگویانەی کە لێرە دەکەین بەڕاستی ئەم زەمینە فراهەم بکە سەبارەت بە شەڕی نظامی بێگومان کۆمەلگایەک حەقی خۆپاراستنی هەیە لە بەرابەری هەر دەستدرێژیەکدا پێویستە میکانیزمی خۆپاراستنی هەبێ ئەما بەرخوردهای دونکیشتواری بەرخوردهای ماجراجویانەش دەتوانێت زۆر خەتەرناک بێ ینی هەری کەم بۆ ئێمە شتێکی زۆر زەحمەت نییە ئیسە بڕیاری هێندێ بڕیار بگرین یا هێندێک کردەوە بکەین ئەما لۆلاشەوە دەبێت بزانین حتا ئەو سیستمە لە مەرکەزدا بە شێوازێک زربەیەک نەخوا یان نەبەسترێتەوە بەرخوردهای ماجراجویانە دەتوانێت خەتەرناک بێ دەتوانێت شتێک بەسەرماندابێنێ کە دواتر هەر ئەو خەڵکێ دەڵێ لە تووڕەبووندا یا لە عاجزبوونی ئەو هێرشتا دەڵێ بۆ دەستناکەنەوە ئەو کاتە بگەڕێتەوە بڵن وەڵا زۆر شتان خراپ کرد لەبەرەوە گاونانەوەی نظامی پێویستی بە هوشیاری زۆر هەیە و هەر شتێکیش دەبێت لە کاتی خۆیدا بکرێ ئەمما لە شرایەتی ئیستاشدا دەبێت کۆمەلگا بێ میکانیزمی پاراستن نەبێ دەبێت خەڵک بتوانێت خۆی بپارێزێ پاراستنی ڕەوا لە جارنامەی مافی مرۆڤی جیهانیشدا هەیە ئەسڵێکی گەردونیە لەو ئوروپایەشدا ئەگەر هێرش بکرێ لەسەر هێندێک کەس ئەو کەسانە حەقیانەیە خۆیان بپارێزن ڕفلکسیانە بێ لەبەرەوە نە بەرخوردی ماجراجویانە و دونکیشتواری بەڕاستی تۆسیە بکەین بە یەکتر نە کۆمەلگاکێشمان لەژێر ناوی ئەوەی کە کاتینیە لە هەر شتێک بترسێنین کە من بکرێ لە خۆ بەڕێخستنکردن ئەڵبەتە ئێمە ناتوانین ئەو کارێش بکەین چون کۆمەلگا ئێمە وشیارە جوانان ئێمە وشیارن دەزانن خۆیان بپارێزن تەجروبە و حافزەیەکی تاریخی هەیە ئەوە زیندوو دەبێتەوە بۆ ئەوەی کە دەبێ ئەم قسانە تەنیا تعارفاتێکی دیپلۆماتیک نەبن بەڕاستی بەشدار دەبن ینی ئێمە دەبێ بە بەرپرسیارەتیەوە نزیکی ئەو قۆناغە بینەوە و بزانین کە زەرورەتێک هەیە ینی تەنیا تعارفاتێکی دیپلۆماتیک وەڵام دەرناوە بێگومان ئێمە دەتوانین تاکتیکەکان یا بڵین فۆرمەکانی دیپلۆماسی ئەساس بگرین لە ناو خۆماندا دیپلۆماسیکی ئستراتژیک لە ناو خۆماندا بۆ یەکە یەک بگرین ئەما تەنیا هەدەف من حزبەکەی خۆم بنوێنم و وانیشان بدەم کە من کەسێکی منتەقیم و بەرحاڵ تەنیا بۆ ئەوە قسە نەکەم بۆ پێکهێنانی ئەو زەرورەتە دەبێت قسە بکەم و پێم وایە هەموو دۆستانیش هەست بۆ زەرورەتە دەکەم لۆ چوارچەوەدا قسە دەکەن بۆ ئەوەی کە بەڕاستی دەبێت نەهێڵدرێ سەمپاشی بکرێ ئێمە هەوڵدانی خۆمان دەدەین ئێمە لەگەڵ ئەو کەسانەی کە دەیان ناسین ئەندامی ئێمن هەمیشە تۆسیەمان ئەوەیە کە تۆ دەبێ ئوسلوبێکی پۆزتیڤت هەبێ نابێ بکەویتە تحریک ببی و تەنیا مەسەلە ئەوە نییە لایەنی حزبێک دێتۆ تحریک دەکات مەسەلە ئەوەیە دژمنانی ئێمەش دەتوانن لە چوارچێوەی شەڕی تایبەتدا کاراکتەر دروست بکەن کە بەگشت یەکماندا بدا ئێمە لەو چوارچێوانەدا بەڕاستی پەرسپەکتیڤی ئاواکەر پەرسپەکتیڤی چێکەر دەدەین بە ئەندامەکانمان و هەر ئەندامێکی ئێمەش ئەندامی فەرمی ئێمە کە بیناسین فەحاشی بکە زمانی غەیرە سیاسی بەکاربێنێ ئێمە لێ پێچینەوە لێ دەکەین و چون لەگەڵ کولتوری ئێمە ناگونجێ ینی تەنیا مەسەلە ئەوە نییە با لەناو ئەحزابدا ناکۆکی درۆست نەبێ فەحاشی چوزانم تۆهمەتدان چوزانم ئوسلوبێکە نێوماڵی کورد تێکدا لە کولتوری ئێمەدا لەگەڵ کولتوری ئێمەدا بێگانەیە
هەواڵ ئاراز پرسێکی وای کرد هەواڵ دڵشاد بەحسی ئەوەی کرد کە من بەڕاستی باش تێ نەگەیشتم کە بۆ ئاگاداریت یان دەدەقەکەت تەواو بوو دەتوانین 1 دقەتی ژوەر بگری یانێ ئەوەی کە بەحسەکەت کۆ بکەیتەوە باشە من دەمەوێت ئەو پرسانە کە مستەقیم کراون کورجۆیان بدەمەوە بەحسی ئەوەی کرد کە هێنێ مامۆستای ئاینی نازانم لەسەر مەسلەی ژن ژیان ئازادی شتیان گوتۆ باش تێ نەگەیشتم فقط ژن ژیان ئازادی فەلسەفەیەکە چ مەذهبی چ سکولار چ چەپ چ ڕاست بەڕاستی ئەگەر لەگەڵ ماهیەتی ژن ژیان ئازادی کێشەی هەبێ ئەوە ذهنیەتێکی نادۆموکراتیکەوە لەگەڵ ڕۆحی سەردەم لەگەڵ ڕۆحی زەمانە نایەتەوە و ئەساسن ڕۆحی زەمانە دەیخاتە پەراوێزەوە لەبەرەوە دەبێت بێت تەعەسسوب بزانین کە فەلسەفەی ژن ژیان ئازادی فەلسەفەی شۆڕشی سەردەمە و دەبێت خۆمانی لەگەڵا تەطبیق بدەین پرسایە ترکران بەڕاستی پرسایە مستەقیم نەبوون فقط پێم وایە لەو بەحسەدا وەڵامی هەندێ پرس درایەوە کاتەکەش کەمە نامەوێ زۆر درێژیشی بکەم لە کاتەکەی خۆشم زۆر عدول بکەم لەبەرەوە لێرە کۆتایی پێدێنم ئەلبەتە گەلێک شتەیە مرۆڤ بیڵێ بێگومان دەرفەتیش تەنیا ئەم دەرفەتەنیا مرۆڤ دەتوانێت گەلێک دەرفەتی تریش بخڵقێنێ هەم گوێ بگرێ هەم قسەی خۆشی بکە سپاس بۆیەوە